بەلای خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا دەمانەوێت قسە لەسەر دۆخی کرێکاران بکەین. کرێکاران ئەو چینەی لە نێوان خاوەنکار و دەسەڵاتدا مافەکانیان پێشێل دەکرێت و دەخورێت. کرێکاران لە هەرێمی کوردستاندا تا چەند مافەکانیان پێشێل کراوە و تا چەند ئاوڕی جدیان لێراوەتەوە لەلایەن دەسەڵات و کاربەدەستانەوە. و لەم بەرنامەیەشدا دەپرسین ئایا چالەکانی بواری ڕێکخراوەیی کرێکاران وە سندیکا و ڕێکخراوەکانی بواری کرێکاری تا چەند بەتەنگ مافەکانی کرێکارانەوە چۆن لەگەڵمان بن. ئەگە سەرەتای پرسیارمان لەوە دەست پێکەین ئایا ئەو سندیکا و ڕێکخراوانی بواری بڵین پاڵپشتی لە مافەکانی کرێکاران تا چەند ڕۆڵی ئیجابیان بینیوە بە سوود و بە قازانج بە ئاستی ئەو چینە کە چینی کرێکاران لێرە لە هەرێمی کوردستان. ئێمە سندیکای کرێکارانی بیناسازی لە پارێزگای سلێمانی کە لە چوارچەوەی لقی سلێمانی یەکێتی سندیکەکانی کرێکارانە کارەکەین بە دوو شێواز و لەسەر چەند ئاستێک کارمان کردووە بۆ بەرژەوەندی کرێکاران. یەکەمیان لەسەر ئاستی وشارکردنەوەی کرێکاران و خاوەنکاران کە تا ئێستا دوو پێشەنگامان کردوتەوە لە کارگەی چیمەتۆی بازیان تاسلوجە لەسەر سەلامەتی کرێکاران و لەسەر مافەکانیان بە دیکۆمنت و بە وێنە دەرمان خستووە. هاوکاتیش هەر بۆ وشارکردنەوەیان هەموو کێش و گرفتەکانیان دێنە ڕاگەیاندنەکان ئەمان ژمالەی وشارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان لە ئاسی گشتیە بەڵێ آخر گاشتی گشتیەکی لە ئاستەکان مەسەلەی وشاری کرێکارانە و لە هەمان کاتیشا چەندین وەرکشۆپمان لە هەردوو کارگەکە کردوتەوە. وێڕای ئەوەش کاتێک کە کرێکاران لە کار دەرەکرێن دێن لە لای ئێمە سکاڵا تەقدیمەکەن ئێمە ژمارەیەکی یەکجار زۆر کرێکارمان گەڕانەوە سەر ئیشەکانی خۆیان ژمارەیەکیشان کە خاوەنکارەکان ئیشیان نەماوە توانیمانە قەرەبووی 3 مانگ 6 مانگ کەمتر زۆرتریان بۆ وەرگرین بە پێی وجودی ئەو کرێکارە لەو شوێنە. هەندێکیشی خاوەنکارەکان نەهاتون بەدەمیەوە کردومانە بە سکاڵا لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی سوپاسیانەکەین هاوکارمان بوون لەگەڵ بەڕێوەبەرایەتی کار و لەگەڵ دادگای کارە. ئەمە لەسەر ئاستی دەرکردنی کرێکار و گەڕانەوەی کە ئەتوانم بڵم بە تەقدیرمان لە ساڵی ڕابردووە بۆ ئێستا زیاتر لە 150 ملیۆن دینارمان بۆ کرێکار گەڕانەوەتەوانێ و لە هەمان کاتە لەسەر ئاستی ڕووداوەکانی کارکردن چوین بەدەم هەموو ڕووداوەکانەوانێ دیکۆمنتمان کردوەوەی پێویستی بە سکاڵا بوو بێ سکاڵاوی پێویستی بۆ ئیتیفاق لەگەڵ خاوەنکار توانیمانە قەرەبوویان بۆ وەرگین و ئاخرین قەرەبوو کە وەرمان کردووە لە 4 بوو خانەوادەیەک بوو 7 ملیۆن دیناری عێراقی بۆ خانەوادەکە بۆ ژنی و ئەو دوو مناڵی کە باوکیانە کرێکارەکە دەریان دەزانێت. زۆر باش ئەو مەرجانە چین کە ئەو بڵین کرێکارێک لە حاڵەتێکی نەخوازرا و لەو شێوێت تووشی ڕووداوێکە بێت بڵین ڕووداوی گیانە دەستدانە یان کە ئەندامبوونە یان هەر بابەتی لە بابەتانە ئەو مەرجوو بڵین بابەتانە چین کە ئیگرێتەوانێ ئایا مەشمولی هەموو کرێکاران بەڵێ هەر کرێکارێک لە شوێنی کارە زەرەری بەر بکەوێ بەهۆی ئیشەکەیەوە ئایا گیان لە دەست بدات یا کەمەندان ببێ لە قانونی ژمارە هەفتاوەیەکی ساڵی 1970 لە احتیاطاتی عمل فەصلی 4 مادەی 107 و 108 دانراوە بۆ احتیاطاتی عمل هەر خاوەنکاری احتیاطاتی عملی نەکردوێ بەرپرسیارەتێکەوێتە ئەستۆ ئەو کاتە لە دادگای کارە بەپێی ئەو بەرپرسیارەتە کە زیان بەرەم کرێکارە کەوتووە تعویزی ئەدەبی و تعویزی مادی وەرەگرێتوانێ حتا لە قانونی مەدەنی عێراقی شاتیاتی لە مادەی 203 ئەڵێ هەر کەسێک کە فەوت کایان بکوژرێیان گیان لە دەست بدا بەهۆی برینداربوونەوەوانێ و ئەو کەسەی کە زەرەری بۆ کەسە گەیانوە بەرپرسیارەتەکەوێتە سەریا ئەو پرۆژەیە ئەو عایلەیەی کە زەرمەند بووە بەهۆی گیان لە دەستدانی ئەم کرێکارەوانەیە حەقی تعویزی مادی و ئەدەبی هەیە وەری بگرێتەوانێ. زۆر جار ئێمە ئەمانە لە ڕێی دادگاکانەوانێ هەندێک جاریش توانیمانە بە جوودی ئێمە و خاوەنکار و خانەوادەکە بگەین و قەرەبووی باشیان ئەگەر یاسایەکە بێت دەسەڵاتێکە بێت لەسەر ئەوەی کە یاساکە جێبەجێ بکات و یاسایش دەرچووە بۆ بە بابەتێک و پێویستە جێبەجێ بکرێت پێویستی بەوە هەیە کە سندیکا و ڕێکخراوەکان بێن حەڵی وەسڵ بەسن لەو بینە کێشەکە لەوەیە بەشێکی سەر تەنفیز کرێ و بەشێکی زۆر لەوانە کێشەکە لەوەیە یاسا تەطبیق نابێت هەم لەلایەن دام و دەستگای حکوومەتیەوانێ بەتایبەتی لە هەلومەرجێکی وایە کە قەیران هەیە و ئەوانە خاڵێکی تر لە لەڕێن خاوەنکارەکانەوە ڕێنمایی ژمارە 22 لە وەزارەت دەرچوو بۆ سەلامەتی کرێکاران قانونی عمل هەی خۆی ئیجباری کردو قانونی زمانی صحی ئەمانە هەمووی هەیە ئەمانە خاوەن بەڵام خاوەنکارەکان بەشی زۆریان ناتوانین بڵین هەمویان بەڵام بەشی زۆریان بابەت نابن بە سەلامەتی کرێکارەوە بۆ نمونە هەموو وەسائلێکی بچووک تا گەورەترین وەسائل کە میکینەی پێشکەوتووە بۆ بەکارهێنانیان ئەسکەلەی پێشکەوتووە بۆ بەکارهێنان ئەبێ بەکاربێنێ بەکارهێنان کە بەکارهێنانن ئەبێ تەفتیش هەبێ تەفتیشی سندیکایی هەبێ تەفتیشی زەمان هەبێ تەفتیشی کار هەبێ بۆیە لە ئەنجامی تەطبیق نەبوونی قوانین
سندیکاکان ئەبێ ڕۆڵە بجێرن بۆ دیفاعکردن لە کرێکاران. زۆر باشە ئێوە ینی ئەوەندەی باسی کرد جەنابتان بڵین وەکو چالەشێک لە بواری مافەکانی ڕێکخراوی کرێکاران و سندیکاکان ینی هاوشێوەی ئێوەش خەڵکانی تر هەن ڕێکخراوانی تر هەن کە هەمان شێوە وەکو جەنابەت باسی کرد ڕۆڵێکی وا بژێرن فشارێک بوون بە ئاڕاستەی دامینکردنی مافەکانی کرێکاران و سەدنەوەی ئەو مافانە بۆیان بێگومان من بڕوان بەوەیە کە فرا ڕێکخراوی کرێکاری هەبێ ینی زیان ناگەێنێکی ئازایە ئەسپی خۆی تاودا لەو مەدانە و مشکلی کرێکاری هەونە زۆرە تا چەند ڕێکخراوی کرێکاری و سندیکایی هەبێ و ئەتوانێت زیاتر خزمەت بکە پێم وایە حتا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەمەی هە لە ئەستۆیایمە لە تەجروبەی دەوڵەتی تونس بینیمان سندیکاکانی کرێکاران لەگەڵ سندیکاکانی تررا پێکەوە لەسەر ڕێکخراوانی کۆمەڵمەندی کارەکەن لەسەر قەزەی کرێکار کارەکەن لەسەر تەطبیقی قانون ینی هەموو ئەمانەم هاوسەنگیە لێشتا لە هەرێمی کوردستان لە نێوان ڕێکخراوەکان و سندیکاکان نییە کەمە بەڵام بێگومان حتا هاوسەنگی هاوپشتی لە نێوان سندیکا و ڕێکخراوەکان و لیژنەکانی مافی مرۆڤ وانە بێت توان زیاتر توانی فشار بەڵام بەداقەوە ئەمەوە بڵم ئەم دەسەڵاتە فشارێکی زۆر بۆێنراوە بە ئیمزا بە یادداش بە بەیاننامە بە کۆبوونەوە بە کۆڕ و بە زەختی ئیعلامی بە سکاڵاکردن بەڵام دادگاکانی بەڵام دەسەڵاتی هەرێمی کوردستانم حکوومەتە بە تایبەتی کابینی ئەخیر کە پێنج حیزب بەکارێنە بەڕاستی هیچ ئاستی پێویستانە بوو بۆ خزمەتی کرێکاران و بۆ ئەو بەڵێنانی کاتی خۆی لە انتخاباتە بە کرێکار و بێزگەلم قەیرانی کە هەیەی کۆمەلگای تووشی خەیران کردو خەڵکی تووشی خەیران کردو بێزگەلەمە هەر خۆی ئەجندای سیاسی و اقتصادی ئەم حزبانی حکوومەت بەڕێوەبن ئەجندایەک نییە لە بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژار بێت یعنی من بڕوامێ مەسەلەکە مەسەلەیەکی سیاسی مەسەلەیەکی تێڕوانینی اقتصادی ئەوان لەگەڵ بازاری ئازادن بازاری ئازادیش ئەو بازارە بێڕەحمەیەکە ئەمڕۆی بینیت زۆر باشە ینی تۆ پێ وایە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و هەموو چالاکانی بواری ڕێکخراوەی هاو هەڵوێز من لەسەر دامیکردنی مافی کرێکار سندنی مافی کرێکار و فشارێکی دروست بن بۆ سەر دەسەڵات ئەمە دوجار بە قازانجی گشتی تەمان ئەشکێتەوانێت ئەمە تا چەند پێویستە بۆ نەکراوە بڵێ بە بڕای من هێشتا مەسلەی هاوپشتیکردن لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی سندیکاکان نەبووتە پرسێکی ڕۆژ هەر ڕێکخراوەیەکی کە بە ژینگەوە سەقاڵێکی بە مافی ژنانەوەیکی بە مافی منداڵەوەیکی فیدراسیۆنی سەراسەری هەبێ بۆ ئەمە اتحادێک هەبێ بۆ نمونە باسم کرد لە تونس اتحادی شغڵە یەکێتی کار لە بینی سندیکای کرێکاران و جوتیاران و مامۆسایان و مامۆسایانی زانکۆ و قەڵم بەدەستان و نووسەران و لە بینی هەمویانە هەرکەس ڕێکخراوی خۆی هەیە ئیشی خۆیەکە بەڵام هەمووشیان لە چەژەتێکە کۆمونتۆ کە پێڵن اتحادی شغڵ بە یەکەوانێ لەسەر پرسە گشتیەکان قسە ئەکەن بەرامبەر بە حکوومەت باسی سەلامەتی کار یانی ئەمە زۆر گرنگە زۆربەی بڵین ئەو حادیسە ڕووداوانی کە ڕۆدەن پێما بێ بشێکی زۆرە نەگەر جنابیش بە داتات لات بێت هۆکارەکەی بۆ بەکارنەهێنانی هۆکارەکانی سەلامەتیە لە کاردا ئەگەڕێتەوە ئەمە پێویستە بە حکوومەتەوە پێویستە بە خاوەنکارەکانەوە بە کۆمپانیەکانەوە چ لایەنێک بەپرسە لەم قەزی و لەم بڕای تا ئێستا لە پارێزگای سلێمانی بە پێی و تۆمارەی لا ئێمایە لە ساڵی 2016 5 کرێکار گیان لە دەستداوە دیارە ئامارەکانی 2015 و 14 و 13 ڕۆشت بوو بۆ 180 کرێکار لە ماوەی ئەو سێ ساڵی ڕابردووە زیاتر یان نێتوانین لە ماوەی بەرلەمایم 4 ساڵە نزیک بە 200 کرێکار لە هەرێمی کوردستان گیان لە دەستداوە بەڵام ئەم ساڵ 2016 لە سلێمانی 5 کرێکار گیان لە دەستداوە هۆکارەکەی وەیە هەندێک لە خاوەنکارەکان پێداویستیەکانی سەلامەتی کار بە پێی پێشکەوتنی تەلارسازی لە کوردستان دابین ناکەن طبیعەتی کاری بیناسازی طبیعەتێکی مەترسیدارە خۆی بە تایبەتی ئەم تەلارسازی ئێستا هەیە پێویستی چۆن بە ئەو پێداویستیانەیە بۆ تەلارسازی پێویستی بە سەلامەتیش هەیە بۆ تەلارسازیەکە دابینی ناکەنەوەکو پێویست ئەمە یەکەمیان دووەمیان لیژانەکانی تەفتیش لە هەرێمی کوردستان زۆر کەمن و چالاکیەکانیشیان کەمە بەوەی ئەم قەیرانەوەکەیە ئەمە وای کردووە کەمتر تەنفیزە بێ خاڵێکی تریشەوەیە لە هەندێک حاڵەتی زۆر کەمە لە پرۆژەی گەورەنا لە پرۆژەی بچووکە لە ماڵانە کە کرێکارێک بە فەردیشەکە هەندێک لە کرێکارەکان و شیار نین خۆیان پابەت نابن ئەمانە حاڵەتانە زۆر کەمە ئەتوانین بڵێ لە سەدایەکی ڕووداوەکانە چونکە زیاتر لە پرۆژە گەورەکان ڕوودا لە پرۆژە گەورەکانی ئەگەر خاوەنکار پێداویستیەکانی سەلامەتی دابین کا کرێکار ناتوانێت تۆ پێ وایە ئەو حاڵەتانە بەرەو چێژ بەرپرسیارە خاوەنکار بەرپرسیارە حکوومەت پەرلەمان کە ئەبێ حکوومەت و پەرلەمان چاودێر بن بەسەر خاوەنکارەوە جێگەی دڵناخۆشێکی زۆرە بەڕاستی کە کرێکارە لەسەر کارەکەی بڵنجان لە دەستدا و دواتر لە ئیعلام و ڕاگەاندن و بڵاوەکرێتەوە ئەبێ و حەقیقەتە بە خەڵک بگا بە خاوەنکار بگا بە کرێکار بگا ئێمە ئامانجمانە مە بڵاوەکەینەوە یەکەمین نقطەمان ئەوەیە ئەم ڕووداوە نەشارێتەوە دووەم نقطەوەمانە وشیاریەک بێ بە کرێکار بە خەڵک بۆی بزانێ کارکردن مەترسیتیایە
بۆیە بێ هەم کرێکار هەست بە بەرپرسیارەتەکە هەم خاوەنکار هەم حکوومەت و دەوڵەت بەس بەداخەوە وێڕای هەموو ئەو جوودەم زۆرەی ئێمە بە ڕۆژانە خینە سەر یەک شەوە لەگەڵ ڕۆژ لە کاتی عوتڵاتدا ئەسا ڕووداوی ئەم هەفتەی ڕابردوو ڕێیاکرێکارێکی خەڵکی کۆبانی بژینێکی دوو مناڵی خەڵکی عربەتە ئاوارەیە لێرەش ناشتیان ئەمە ئاساتێکی زۆر زۆر گەورەیە لە ڕۆژی شەمایان ڕووداوە ئێمە داوامان نەبوو ناچار ڕۆژوینە تا ئێوارە بە دواتچوومان بۆ ڕووداوەکە کردووە بۆیە بەڵام دەسەڵات تا ئێستا وەکو پێویست نایەتە پێشەوە بۆیە من بڕوام وایە هێزی چینی کرێکار و ڕێکخراوەکانیان نەبێ گرتوو بن فشاری جەماوەری بەهێز بکەنە سەر دەسەڵات تا بتوان مافەکان بەدەست زۆر باشە گەل لە دوا دەرفەت و پرسیارە ینی تۆ باسی ئەوت کرد بەڵێم ئاساتە و پێویستە بگوازرێتەوانێ ئایا لە ڕێگەی ڕاکێشانی سۆزی جەماوەری خەڵکی و ناتوانم فشارە دروستکەم بۆی کە ئەو حاڵەتانە بەتەچیت بنەبڕ نابێ بەڵام زۆر کەم بێتەوە بێگومان تەنیا بە سۆزی جەماوەری نابێ بە وشیاری و قەنەعەتەوە بێ خەڵک قەنەعەتی بێ بەوەی کە پرۆسی کارکردن پێویستە بۆ کۆمەلگا ژیان پێشەخا پێداویستەکان دابینەکە لە مۆدایشی نزیکە بەڵام گرنگ ئەوەیە لەممەیە ئەبێ ژیانی ئینسانی تیا مسۆگەر بێ کارکردن پرۆسی کارکردن و جێگەی کارکردن ئەبێ ژیانی ئینسان مسۆگەرکە نەک مەرجی مسۆگەرکە بەڵام ئەمە بەداخەوانێ لە وڵاتی ئێمەیە تا ئێستا وەکو پێویست وەڵام بەم پرسانە نەدراوەتەوە بەڵام ئێمە وەکو سندیکای کرێکەرانی بیناسازی بە شانازی وەڵێم درێخیمان نەکردووە مەیدانیان لەگەڵ ڕووداوەکان بووین لەگەڵ کۆمپانیەکان شەڕمان کردووە شەڕی ناقانونینا شەڕی قانونیمان کردو لەگەڵ حکوومەت بە شێوازی جۆراجۆ لە پێشنگاکردنەوە لە ئەعلام لە ڕێکلام لە سەردان لە وەفت هەمومان وەسایلەکانمان جێبەکردو هیچ ڕێگەیکی تریش نێر بەمانە ئەم غێری ئەم ڕێگەی نەبێت تەنیا ڕێگەیەکی تری ئیزافەیەکەوەیە کە خەڵکیش هاوکارمان بێ کرێکارانیش یەکڕیز بن لە سندیکاکانە بتوانین فشارێکی جەماوەری زیاتر لەسەر ئەم دەسەڵاتە دروستکەین بە بەرژەوەندی کرێکاران بەڵێ لە کۆتاییان بەشاز سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ئێوەش ئەگەر لەم بەشەیە پرسیاریش کە بکەین لە بەڕێزت ئایا دابینکردنی ڕۆژێک بۆ کرێکاران ساڵانە کەمە ڕۆژێکە و پێشی ئایار لە زۆربەی وڵاتانی جیهان ئەو ڕۆژە بڵێن احتیفال و بڵێن بۆنەیەکی ڕسمیە لە زۆربەی زۆری وڵاتەکان لە هەرێمی کوردستانیش ینی تۆ تعلیقت چێ لەسەر ئەو بۆنەیە ئایا کرێکاری فعلی کە کرێکارە ئەگەی لەو بۆنە هەیە ئەگەی لەو ڕۆژە هەیە کە ئەم ڕۆژە بۆ ئەوە یان نەخێر بۆ ئەوەیە کە ئەم ڕۆژە چۆنەڵێ فشارە بێت بەبیر لایانی بەرپرس بێنرێتەوە کە بەڵێ کرێکارانیشان و مافیان هەیە و پێویستە دابین کرێت بەڵێ ئێمە سەرەتا ئەگەر باس لە بەرزنرخاندنی ڕۆژی یەکی ئایار بکەین و تایبەتمەندیەکەی بگەڕینەوە بۆ کرێکاران بەداخەوە لێرەوە ئەکرێ هۆکارێکمان بەدەستەوە بێ کە بە یەکی ئایار بڵێن جەژن نییە هیچ علاقەیەکی بە کرێکاران و بە جەژنی کرێکارانەوە نییە بۆ چونکە لەبەرەوەیە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئەو ڕۆژە پشویانە و ئیسراحە دەکەن بەڵام چینی کرێکاران هەمویان نەچنە سەر ئیشەکانی خۆیان هەر لە فەرمانبەران دەستگاکانی دەوڵەتەوار لە فەرمانبەرانی ڕێکخراوە حکومی و ناحکومیەکانەوە بە پشوو هەمویان پشووەکەن لە ماڵەوە هەمویان پشوویەکی فەرمی و ئیسراحە دەکەن بەڵام کرێکاران ئەوەی ئەچێتە سەر بیناکەی ئەوەی ئەچێتە سەر عەرەبانەکەی ئەوەی ئەچێتە دوکانەکەی ئەوەی ئەچێتە ناو کارگەکەی ئەوەی ئیشی خۆیەکە کرێکاران هەمووی ئیشەکەن ناکرێت چینێک ناوی جەژنی لێ بنرێ و پیرۆزبایی جەژنی لێ بکەیت بەڵام ئەو لە پرۆسەی ئیشکردنا بەردەوام پێ وایە ئەمە دۆزینەوەی پشوو عوتڵەیەکە بۆ فەراخانی ئەمە پاساوێکە بۆ جوانکردنی ڕوخساری حکوومەتەکان لە دنیاە چونکە تۆ گەر ڕۆژی جەژنی کرێکارانی هەبێ بێ پشوو بێ بۆ چینی کرێکاران نەک بۆ هەموو چینەکانی تر پشوو بێ ئللا بۆ کرێکاران نەبێ ئەمە لەلایەکەوە لەلایەکی کەشەوە دیسان و هەر ناتوانانی پێی بڵێ جەژن چونکە کاتێک بە چینەکە وترێ ئەم چینە جەژنەکە کە هەموو مافەکانی بۆ دابین کرابێ هەر لە مافی یاساییەوە هەر لە مافی کۆمەڵایەتیەوە هەر لە مافی ئابوووریەوە هەمووی بۆ بەرجەستە کردبێ ئەو چینە هۆشیار بن بە هەموو ئەرک و مافەکانی خۆیان اینجا ئەتوانی پیرۆزبایی جەژنی لێ بکەیت بەڵام چەساوەترین چین لە زۆربەی زۆری کۆمەلگاکانی عالەمە چینی کرێکارانە ئێمەش بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بەڵێ زۆر باشە ئەگەر ینی تەسەورکەیت ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بڵین بەراورد دەستی کار بەراورد بەرامبەر بە دانیشتوان لە هەرێمی کوردستان کە لە چاو وڵاتانی ترا ینی زۆر جیاوازە زۆر بەراودێکی زۆر جیاوازە بەڵام لە هەمان کاتە ئێستا بێکاریەکی زۆر ڕوویکردوتە چینی کرێکاران و کرێکار ینی ئەو قەیرانی کە هەیە ڕازەخۆ بڵین کرێکارانی گرتوتەوە پرۆژەکانەوە ساون لەبەر نەبوونی بڵین سەرمایە و ئەو بودجەی کە پێویستە تەرخانکردنی حکوومەت تەرخانیکا بۆ کۆمپانیەکانیش دواتر پرۆژەکانیان دەست پێکەنەوە و پاشتریش ئەمە تەسیری کردوتە بە پلەی یەکەم سەر کرێکاران ینی تۆ پێت وایە ئەو لە بەراورد بەرامبەر بەو ڕێژە زۆرەی ئاوارە و پەنابەت کە هاتوو هەرێمی کوردستانەوە
ئەوان بەتەشید چکە ئاوارن و هاتوونەتە ناوەڕێمی کوردستان بە نرخێکی کەمتر کارەکەن بەڵام پێداویستیەکان بۆ کەسێک بۆ کرێکارێکی ناوخۆ ئەوەندە زۆر ئەکتیفا ناکە بەو بڕێکە بەو نرخەی کە خاوەنکارەکان و کۆمپانیا و ئەو پرۆژانە کە کرێکار ئەخەنە سەرکار دابینی بکات. بەڵێ ئەمە ئەکرێکات یعقوب ئێمە پرسیارەکە سیاغە بکەین بە نەوعێکیکە بڵێیت ئەوەی کە جێگەی سەرسوڕمانە بۆ دانیشتوانی هەرێمەکەمان و بۆ هەموو وڵاتانی دنیا سیرەکەی لەم قۆناغە ڕاگوێزەرەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کرانەوەیەکی شارستانیت کرانەوەیەکی بیناسازی کرانەوەیەکی وەبەرهێنان لە هەموو کۆمپانیا گەورەکانی جیهان بەدەستی کارەوە ڕووەکەنە کوردستان بۆ ئیشکردن بەڵام گەنجەکانی هەرێمی کوردستان بە ئاوارەکانەوە بە پەنابەرەکانەوە بە گەنجە ناوخۆیەکانەوە بە لێشاو ڕائەکەن لەبەر بێکاری ئەڵێن کار نییە دیارە هۆکارەکان زۆرە کە یەکێک لە هۆکارەکان جێگیر نەبوونی باری سیاسیە لە هەرێمی کوردستانە بارێک کاردانەوەیەکی زۆر خراپی لەسەر دەرونی تاکەکان کردووە خراپی باری ئابووری خەڵک نەپاراستنی مافی کرێکاران کاتێک کە منەمەوێت لە کۆمپانیایەکی کەرتی لەسەرەوە بۆسین پێ دوای ئەوانەی کە بڵین بەرەو دەرەوە ڕوون وڵات جێڵن زیاتر وەکو بەپێی ئامارەکان پێشتر لە 1970 ئەوانەی کە کۆچەکەم بەرەو دەرەوە لە چینی گەنجانن ئەم چینە دیارە بەکارترین چین و باشترین ڕێژەی کرێکاران لەو لە 1970 زۆرترین یانە بەڕێیتەوە ئەگەر ئامارێکە بێ یان تەوەقعاتەکە بێ وڵی بەداخەوە ئامارێکی وا لە لای حکوومەت لە بەردەستانی تا ئێمەی وەکو ڕێکخرا توانین پاڵپشتی پێ بکەین و ڕیسەرچەکانی خۆمانی لەسەر بکەین بەڵام ئەکید ئەوانەی کە بەرەو هەندەرانە ڕۆن ڕێژەیەکی زۆریان ئەو گەنجانن کە ئەکرێ ئێمە لە بواری بەکارخستنە لە بواری ڕایەنانی پیشەیە سوودیان لێوەربگرین یعنی دەتوانین بڵین زیاتر ئەوانەی کە ئەڕۆنە دەرەوە لەبەر بێکاریە ڕۆن ئەگەر کەسێک مستەقیل بێت و جێگیر بێت لە بواری داراییە یعنی ناچار نییە بڕاتە دەرەوە کەواتە ئەوان لەبەر بێکاریە و زۆرترین چینێکیش کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان تەسیری کردووە سەریان قەیرانە دارایی ئابوووریەکە چینی کرێکاران ئەتوانین لەو ڕۆژ هۆکاری تریش هەیە هۆکاری تریش هەیە مەسەلەن بێکاریەکە بۆچی بۆ ئەوان خوڵقاوە بەڵام بۆ گەنجانێک و بۆ کەسانێک کە لە دەرەوەی بازنەی گەنجانن یان هەرێمی کوردستانەوە ئیشیان هەیە کەواتە هاوردەکردنی دەستی کاری بیانیش هۆکارێکی ترە زائیدە خراپی باری ئابووری لەسەر ئەو بابەتی بەڕاستی بەلای من بابەتێکی گرنگە ینی هێنانی دەستی کاری بیانی بۆ ناوخۆ ئەمە هەم بە هەمان شێوە هەموو ینی زۆر وازحەکە تەسیر و کاریگەری لەسەر چۆنەڵ کەمبوونەوەی کرێکاری ناوخۆ ئەبێت و بێکاری ینی پەرە ئەسێنە زیاتر ئەمە ینی چۆن دەسەڵات چۆن لایانی بەرپرز پرۆژەی نییە یان چۆنەڵێ قانونی نییە بۆ ئەمە یان هەر کۆمپانیایك بەویستی خۆی کۆمەڵ کرێکار دێنێتە بەداخەوە کاتی یعقوب لە تۆ تێگەشتمە توێ پرسیارەکەت لەسەر چه ئاراستەیە بکەی بەڵام پرسیارێکیان ڕاستە و خۆ پەیوەندی بە کێشەکەەوە هەیە کە ئەوش نەبوونی دەستی کارە یا ڕاکردنی گەنجانە لەبەر بێکاری پرسیارە ڕاستە و خۆکت ئەوەیە بۆچی هاوردەکردنی کرێکاری بیانی نایاساییەت نایاسایی یانی چی ئێمە بە پێی یاسای کار ئەتوانین تەعامل لەگەڵ ئەوەیە بکەین کە حکوومەتی عێراقی بە پێی یاسای کار وتوێتی من کرێکاری بیانی مناوێت و پێویستم پێی نییە ئیلا لە چەند حاڵەتێکانە بێ ئەمە بەستێتەوە بە ڕێکەوتنامەی ساڵی 1990 کە لە بێرسا عێراق ئەندامی ئەو ڕێکەوتنامەیە و ئیمزای کردووە کە نابێ هیچ کرێکارێک لە دەرەوە بهێنرێتە ناو عێراقەوە کە هەتا ئەم دەقێش لە ڕووی ئێداریەوە کوردستان بەشێکە لە عێراق ئللا ئەگەر بە پلەی خەبیر نەبێت و بۆ ماوەیە کەمتر نەبێت لە ساڵێک و زیاتریش نەبێت لە 2 ساڵ ئەبێ بمێنێتەوە لەو ماوەیە سیانزە کرێکاری عێراقیش فێری ئەو پلەی شارەزاییەی خۆی بکە اینجا لە دوایە ئەهێڵم کرێکارەکە بمێنێت ئەمە جێبەجێ نەبوو لێرە ئەمە جێبەجێ نابێت نەک جێبەجێ نابێت کەسانێکی ژەهێنن بۆ سەر پرۆژەکان کە هاوردەی کرێکارەکەن کەسانێک هێنن هیچ شارەزاییەکیان نییە شار چی بکرێ بۆی کە چالاگان و ڕێکخراوەکانی بواری مافی کرێکاران ئەمە ڕاستکەنەوە ینی بیگێرنەوە حاڵەتێکی نۆرمال و ئاسایی لە پێش ئەوەوە کە چالاکوان و ڕێکخراوەکان و یاسا دیفاع لە کرێکاران کە ئەبێ کرێکاران خۆیان وشیار بکرێن بەوەی لەکوێ پێشێلکاری لە مافەکانیان کراوە دەنگ هەڵبڕن فشار دروستکەن ئێمە تەنها توانیناوکارێکی زۆر درێژخایەنترە بەڵام ئەوەی کە ئێستا بۆ حاڵەتی ئانی و هەنووکەی بکرێت فشار و شارێکی دروستە بۆی کە
ئەو مافانە پارێزراو بنەوە. من پێم وابێ هەموو ساڵێک لە یەکی ئایارە فشار دروست دەکرێ، ڕێپێوان ئەکرێ، ڕێپیشاندان ئەکرێ، ڕێنوێنی ئەکرێ بۆ کرێکاران، خولەکانی بەهێزکردنی پێکەکانیان ئەکرێ، کۆمەڵێ یاداشتنامە و بەیاننامە ئەدرێتە حکوومەت هێرێم بۆ تەنها لەو بەس بەداخەوە هەتا ئێستا جوابی یەکێک لەوانە نەدراوەتەوە. هەتا ئێستا بە فعلی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی نەناوە لەوەی کە سەقفێکی زەمەنی دیاری بکە بۆ جێبەجێکردنی ئەو داخوازیانەی چینی کرێکاران. ئەگەر ناکرێ بۆچی ناکرێ؟ ئەگەر ڕێگریەیە ڕێگریەکە چییە؟ بۆی چارەسەرەکان لەوێەوە دەست پێ بکە. لەبەر ئەوە من پێم وایە ڕۆژ بە ڕۆژ چینی کرێکاران لەگەڵ چینی خاوەنکار لە کەرتی تایبەت لەگەڵ حکوومەت کە سەرپەرشتیاری هەردوو چینەکەکە زائیدەنەوەی کە کەرتی کشتی کرێکاری تیانەماوە. ئەمانە ڕۆژ بە ڕۆژ بۆشایەکەی نێوانیان گەورەتر و گەورەترە بێ. ئەنی بۆچی تەنها ئەمڕۆ بڵێن یەکی پێنجە ڕۆژ و بۆنەی کرێکارانە بۆچی تەنها بێت لەم ڕۆیە چالاکی بکرێت و ینی بە شێوەیەکی چڕ ڕێکخراوەکان لەو بوارە چالاکی بکەن و هۆتا بکێشن و کۆمەڵێک ڕێپێوان و گرتبوونەوە و سیمینار و ناڕزای ئەلی تەنها بۆ لەم ڕۆژەیە بۆ ڕۆژەکانی تر ڕۆژی کرێکار نییە. فعلا زۆر ڕاستە کرێکار پێویستی بە یەک ڕۆژ نییە بۆ ئەوی بڵێ من لە یەک ڕۆژە داکۆکی لە مافەکانیەکەم پێویستی بە 365 ڕۆژەکە هەیە وەکو یەک ئیشی بۆ بکرێ، وەکو یەک هۆشیار بکرێتەوە، وەکو یەک داکۆکی بکرێ، وەکو یەک فێر بکرێت چۆن لەگەڵ خاوەنکارەکەی مامەڵە بکە، وەکو یەک فێر بکرێت چۆن مامەڵە لەگەڵ یاساکانی وڵاتەکەیە بکە. بەڵام کاتێککە ئەمە نەکراوە دیارە کەم تەرخەمیەکان من خۆم یەکێکیانم وەکو ڕێکخراوەکەی خۆم کە نەمتوانیوە ئەمە بکەم. بەڕاستی ئەو ڕۆژێک کە من مۆڵەتی کارکردنم وەرگرتووە تا ئێستا ئێمە لە قەیرانین نەمتوانیوە لە هیچ لایەکۆ پرۆژەیەک وەرگرم. ئەوەشی کە بۆیان ئەەکەین لەسەر ئاستی تاکە کەسیە کە ئەمە بەشی هەموو ئەو کرێکارانە ناکاکە پێویستیان بەوەیە کە ڕێکخراوەکان ئیشی لەسەر بکەن. پێم وابێ بە هەمان شێوەش بۆ سندیکاکان بۆ ڕێکخراوەکانی تر بەشێک لەوەی کە ناتوانن زائیدەن ئەوەی کە نەبوونی کەسانی شارەزا لە بوارەکەیە نەبوونی میزانیەکی تایبەتیشە. ئێوە فیدباکێکتان نییە یانی چۆنەڵێ وەڵامدانەوەیەکتان نییە لەلایەن چینی کرێکارانەوە بۆ ئێوە کە بڵێن بەڵێ فعلەن سندیکاکان و ڕێکخراوەکان زۆر بەداخەوە چینی کرێکاران زۆر بێمەتمانن بە چینی سندیکاکان لەگەڵ بە ڕێکخراوەکانیش بۆ لە دوای ساڵانی نەوەیەکەوە کە سندیکاکانی کرێکاران کراونەتەوە نەیانتوانیوە متمانی کرێکاران ڕاکێشن بۆ خۆیان. ئەمە بۆچی لە کاتێکگەکانیان لەسەر یەکەکەن متمانیان نەبێ تۆ چۆن نتوانانی فشار تەداخلی حیزبەکان لە ناو سندیکاکانە تەداخلی حیزبەکان لە ناو کۆمپانیا تایبەتەکانە حیزب بگەڕێتەوە ئەکید بۆ دەستێوەردانی کاری حیزبی لە ناو سندیکاکانە بۆ دەستێوەردانی کاری حیزبی لە بەڕێوەبردننی کۆمپانیەکانە کاتێککە کۆمپانیایەکی یەکێک لە حیزبەکانە حیزبەکان بەسەر حکوومەتی شاباڵا دەستن ئیتر چۆن بڕیارێک دەرەکا دژی خۆی بێ دەری ناکە. لەبەرەوە ئەمانە هەمووی بووە بە ڕێگر لەبەردەمی ئەوەی کە نەتوانین پرۆسەی داخۆکیکردن لە مافی کرێکاران هەنگاوێک بەرینە پێشەوە. سپاس بۆ بەڕێست مندومان کرد. زۆر سپاس بۆ ئێوەش. لە درێژەی بەرنامەکەمانە پرسیارێکی کە بکەین جەناب دووەکو کەسێکی معنی بە بواری مافی کرێکاران لێرە لە هەرێمی کوردستان ئەنی جەنابەت پێ وایە تا چەند مافی کرێکار پارێزراوە لێرە لە هەرێمی کوردستان و ئەو قانون و یاسا و ڕێنمایانەی کە هەند تایبەتن بە پاراستنی مافی کرێکار پاراستنی کرێکار و مافەکانی بە جێگەیاندنی داخوازیەکانی ئەگەر چی بەپێی یاسا و بەپێی ڕێنمایەکان کۆمەڵشتی جوان و باشەیە بەڵام ئەمە لە ڕووی مەدانی عملیەوە پراکتیزە کراوە ینی تۆ لێ ڕازیت ئەوە سەرەتا بەبوونەیەکی ئارەوە پیرۆزبایی لەسەر جەم کرێکارانە بکەین و هیواداری ئەو کرێکارانەی کە لە کاتی کارەکانیان ناجیانە لەزاوە بە شەید قوڵکرێن و ئەو کرێکارانەی کە بەهۆی کارەوە تووشی پێکانێ کەمەندامی بوون هیواداری شفان بێت. بە نسبەت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتێکی دیاریکراوی هەیە بە ناوی وەزارەتی کار کە تایبەتە بە بارە کۆمەڵاتەکانێکی لەو بوارانەش بواری کرێکارە لە ڕێگەی یاساکانی کار و یاسای دەسەبەری کۆمەڵایەتی چاودێری بڵێن ئەو حاڵەتی کرێکارەکان نەکات لە ڕێگەی بەڕێبەرەتەکانیەوە کە لە پارێزگەکان و لە شوێنەکان هەیەی. تاوان بەپێی یاساکان هەموو زۆربەی شتی باشە هەیە لە یاساکانە بەس بە ڕێژەی ئەوەی کە چەنە جێبەجێکرێ و چۆن خاوەنکار بەرامبەری کرێکار مافەکانی پاراستوانەی پاراستووە ئەوان ڕێژەیەکی نسبیە ناتوانین بڵێن وڵا جێبەجێ نەکراوە هەندێک جار لە بۆ نەبوونی وشیاری کرێکار و هەندێک لە جار لەبەر نەبوونی وشیاری خاوەنکارەکانیش
زۆر جار بە پێشێلی مافی کرێکاران کراوە. لێرە لەوێدا لەو بڕگەدا ینی کەم تەرخەمی خەتا زیاتر لای چێوەیە کرێکارە هۆشیاری ئەوەی نییە کە بە دوای مافی خۆیان بڕۆیان ئەوانی کە پارێزەر و بە دوای مافی ئەوان وەکو سندیکا و ڕێکخراوەکانی بواری کرێکاریان حکوومەتە و هەر شتەکە ئەو ڕێنماوی یاسایانە بوارێکی دروستی خۆی ناگرێتە بەر و مافی بۆ ناگەڕێنێتەوە. چەند لایەنێکی لەوانە کرێکاران بەداخەوە زۆرجار خوان و شیاردین بەرامبەر بە مافەکانی خۆیان و خاڵێکی تریش ئەوەیە کە خاوەنکارەکانیش لەوانەیە بەهۆی ئەوەی کە تێکەڵی دەسەڵاتوە کۆمەڵشی تر بوو بن لەوانەیە زۆرجار پێشێلی مافەکانی ئیستیغلالکردن بێت بەڵام لەگەڵ ئەوەشە بە پێی یاسا لە ڕێگەی دادگای کار هەیە هەرگەر هەر کرێکاری کێشەیەکی یاسایی هەبوو ئەتوانێت سکاڵای خۆی پێشکەشکە یا لە ڕێگەی بەڕاتەکانی کارەوە یا لە ڕێگەی بەڕاتی دەستەبەری کۆمەڵاتیەوە دەتوانێت کرێکارەکان سکاڵا و کێشەکانی خۆی تۆتوانی بڵێیت سکاڵا و بڵین داوانە کە ئەکرێت ینی خەڵک حاڵەتێکی سە بەسەر هاتووە زۆر جار دوای سکاڵە و داوا ناکەوێت ئەڵێ بەستەنها کات کوشتن و ئەنجامێکی نابێت کە من دوای کەم و کاتێکی زۆر مادێکی زۆرشتیا سەرڤەکرێ ئایا تۆ گرنگی ئەوە دەی کە کرێکارێک بە دوای مافی خۆیان بگەڕێت و ڕێڕێوی یاسایی بگرێتە بەر لە 100% مافەکانی بەدەستێنێتەوە بە دڵنیاییەوە هەموو کارێک بەڕاستی هەڵدانێوێ کێشەکانەوە وەکو دانی یاسایی مافیەتی داوای حەقەکانی خۆی بکات بە پێی یاسا شەبێت مافەکانی بۆ بگەڕێتەوە بەڵام ئەوە کێشەکانی دادگاکانە یاخود شێوەی جێبەجێکردنی شوکارەکانی دادگایە داوای لە کەیسەکانی تریشە دادگا لە هەندێک جارە یا کەم تەرخەبێ یا کەمتر بڵێن ئیشەکانی خۆی ڕاپەڕێنن بەڵام بە پێی یاسا ڕێگەی پێدرا و ئەتوانێت مافیشی دەستکەوە زۆر جاریش کێشەکان ئەوەی لە هاتوێتە بە ڕێوەرەتیمان زۆرجار بە ئاگاداکردنەوەی خاوەنکارمان ئامادە کردووە کرێکارمان هێناتە لای خۆمان و کێشەکانمان بە لایەنە کۆمەڵاتیەکە زۆر جار چارەسەرکرەوە بۆی نەگاتە کێشەی محاکم بۆی لە محاکم زۆر جار بالفعل هۆکارێکەیە بڵێن خەڵک ماوەیەکی زۆر چاوەڕانی هەموو دواخستنی ئیشەکانیان ناکە بۆی تا مافەکانی خۆی وەرەگرێتەوە بۆی بە زووترین کات بتوانێت لە ڕێکیان خێنەوە و هەردوو لا شارکەینەوە دەبارەی ئەوانەی کە مافەکانی کرێکار خاوەنکار ئەگەر پێشێلی یا مافەکانی کرێکاری کرد کە چی ئیجراتێکی یاسایی بەرامبەرەکرێت لەبەرەوە ناچارە پابند بێ و ملکەتیەکەین بۆی کە یاساکان جێبەجێکە زۆر باشە ئەو لایەنانەی لە کۆمەلگە بەگشتی نەکرد دەسەڵات کە معنین بە کاروباری ڕێکخراوەکان و مافەکانیانەوە کاروباری کرێکاران و مافەکانیانەوە بڵین هەر لە حکوومەت بڵین جنابتان لایەنێکی معنین لەو بوارەیە دواتر خودی کرێکارن خۆیان دواتر ئەو وەسڵی ئەو حەڵقە وەسڵی لە بینی لەو نێوەندا هەیەکو سندیکاکانی کرێکاران و ڕێکخراوەکانی ئەو بوارە چیکە هەیە ینی کۆمەڵگەش بەگشتی لە ئەستەوە بە جۆرێک لە جۆرەکان لیرکی هەیە ینی هاوپتەری بۆ هاوبەش بێت لەو نێوەندایە بۆی دوجارمە بەسمە ئەم مافانە ئەم دۆخەی کە کرێکارانی تایە بەرەو باشتر بڕات. ئێمەڵێن ئەو لایەنەی کە بەرپرسن یەکێک لەوانە وتمان کێشە کۆمەڵەتەکانمان سندیکا هەیە و بۆ شاکردنەوەی کرێکاران بەڵام لە ئاسی پێویستان نیە و زۆر جار ڕاگەاندنەکان لە ئاسی پێویستە گرنگی نیاوە بە تۆ پێ دووە ڕاگەاندنیش بەشێکە بە دڵنیاییەوە بەشێکە لەوەیکەن وەکو پێویست ئێستا ڕاگەاندنەکان کە گەبیانەوە جەنگێک گەورەکان بەڕاستی ڕاگەاندنەکان جەنگیان گەورە کردو زۆرجار ئێستا وەکم ڕووداوانەی کە ئێستا ئەبینیت زۆرجار بە بەداخەوەیانی کە ئەوەنە کێشەکە ئەوەنە نییە کە ئەوەنەی کە ڕاگەاندن گەورەی کردووە ئەگەر بە هەمان شێوە لە کێشەی کرێکاری و کێشەکانی کەشە چالاک بوونایە و ئیشام کردایە بە دڵنیاییەوە زیاتر وشیاریە درا بە کرێکاران و بەنامەی تایبەتێک تا ئێستا لە هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنەکان نییە بۆی کرێکار و شارکاتەوە تەنەها لە یادەکانە لە مناسبەیەکە بە شێوەیەکی لاوەکی باسێک پێیان نەکرێت ئەوەشێکێکە لە کەم تەرخەمەکان کە هەم ڕاگەاندنەکان کە کردوانەوە حکوومەتیش بۆ خۆی ئەگەر دەستگای کە ڕاگەانی تایبەت بەخۆی هەبواە ئەتوانی گرنگی بە و بوارەبایە و کرێکارەکانیان لە مافەکانی خوان وشار کردایەوە بەڵام لەگەڵ ئەوەشە دایما ئەوانەی لیژانەکانی وەزارەتی کار سەدانی پرۆژەکانەکان ئەگاداریانەکەنەوە بە مافەکانی خۆیان بە نامیلکە بە ڕێگەکانی تری ڕاگەاندن ئەوەی کە لە توانایان نابێت و بە هەڵواسینی ئێوە سەلاحێتان تا چەندە ینی وەکو بڵین بەڕێبارەتێکی تایبەت بەکار
سەلاحەتی ئێوە لەکوێ سنووری ئێوە سەلاحەتی وەزارەتی کرار سەڵاتێکی زۆری هەیە و لیژانەکانی پشکنی نەتوانێت خاوەنکار لە هەر ئاستێکا بێت بیاتە محکەمە و ئیجراتی قورسی لێکرێ و هەتا ئەو مافانەی کرێکار پێوتێ دیون ممتازە مافی نییە کە ینی لە خاوەنکار مەسەرم بۆ بنمونە بۆ دەستە بەرکردنی ینی بۆ زەمانکردنی کرێکارەکان بە ئیلزامی خاوەنکارەکان ملزەمەکە ئەگەر نەیکات ئیجراتی قورسی لەگەڵاکرێت جۆرجار غەراماکرێت بە پێنجقاتی ئەو نیسبەتی کە بۆی دانراوە و گەر هەر پابند نەبوو درێتە محکەمەوەک و تاوانێک تعاملی لەگەڵاکرێت. زۆر باشە. ئێوە تعاملتان تەنها لەگەڵ خودی کرێکارانە یان ئەو سندیکا و ڕێکخراوانی بواری بڵین داخوازی لە مافەکانی کرێکاران هیچ کۆنتاکتێکتان هەیە لەگەڵ ئەوانش؟ لەگەڵ لیژنەکانی پشکرین پێگەێت لە سێ لیژنەکان کە سەر بە وەزارەتیکارن لیژنەکان لە نوێنەری سندیکای کرێکارانە وەکو نوێنەری کرێکاران و نوێنەری خاوەنکار وەکو ژووری بازرگانی یەکێتی پیشەسازان ئەوانە بێ ئەندامن لە لیژنەوە بە سەرپەرشتی فەرمانبەرێکی حکومی کە پێوترێ پشکنەر مفەتیشێک سەرپەرشتی ئەو لیژنەیەەکە ئەو لیژانە سەلاحەتێکی زۆریان هەیە بۆ چاودێریکردن و جێبەجێکردنی یاسای کار و یاسای دەستەبەری کۆمەڵاتی ئەو پرۆژانێکە یاساکانیان جێبەجێ نەکرد دەتوانن لە ڕێگەی ئەو لیژان بە راپۆرتی ئەو لیژانە ئەتوانێت بدرێتە محکەمە ئیجراتی وسوڵی قانونیان لەگەڵا بکرێت. زۆر باشە. هاتنی کرێکاری بیانی تا چەند ڕەبتی بە هینی ئێوە هەیە بە ڕێبەراتی ئێوە هەیە تۆمار ئەکرێت لای ئێوە چۆن ینی تعامل لەگەڵ ئەو یاسا هاتنی دەستی کرێکاری بیانی بەم شێوە یاسا یاکرێ ئەڵێ هەر کاتێک ئەو دەستی کارە هەلی کارەکان ئەلا نەکرێت هەر خاوەن پرۆژێک بێت کرێکارە بێنێت پێویستە ئالانی ئەو فرسەکاری بکات لە ڕۆژنامە لە وێبسایتێکی وەزارەتمان هەیە و دوای ئەوەی کە بڵێن ئەو کەسانێک کە لای خۆمان لە بەڕاتی وەکو بێکار خوان نووسیوە ئەگەر لەو کەسانە پەیوەنیمان کردو لەو هەلیکارانان نەبوو ئەو وەختە ڕەزامەندی ئەساسی شارەزایی خبرە لەسەر ئەساسی شارەزای و خبرە و لەسەر ئەساسی ئەوەی کە هەر نەکار هەیە لای خۆمان نایکەن بنمونە خزمەکاری ماڵان ئێمە هیچ ئافرەتێکی خۆمان نییە ئەوی شەبکە ناچاری کە تۆ خەڵکیی بیانی هێنی کە ئامادەیە ئافرەتەکانیان لە ماڵانە ئیشی کارگوزاری ماڵەکان بکەن ئەوە یەکێکە لەو ئەنەکە لەوانەیە شادەشی نەبێ خۆناریشی نەبێ یا واسێکی واشی نەبێ بەڵام لەبەرەوەی میهنەیەکە خەڵکی خۆمان ئەو میهنەیە ناکە ناچاری تۆ ئەو خەڵکانە بێنی تۆ بەپی یاساکە ئاڵێ بەپی ئەو ڕێگەمانە ئایا ئەمە لە واقعا بەو شێوەیە بە دڵنیاییەوە ئێستا ئەوانە بەو شێوەیە بەڵام یەک خاڵکە گرنگە بەڕاستی ئیشارەت پێبین مەسلەی یاسای وەبەرهێنانە یاسای وەبەرهێنانی کە لەو یاسانەی زۆر بڵین نەک هەر لە کرێکاری کردووە زۆر بڵێن هەر لە حکوومەتی هەرێمیشی کردووە کە بە کۆمپانیەکانی بە ڕەها ئەتوانن عەدەدێکی زۆر کرێکار بێنن بەبێ لێ پێچینەوە بەبێ بڵێن مەرجەکانیان بەسەر جێبەجێکرێت لەبەر ئەم سەبەی یاسای وەبەرهێنان پێویستی بەڕاستی بە تعدیل هەیە و ئێساش لیژنێک لە پەرلەمان زۆر داوای ئەوان کردو کە تعدیلی بکەن کە بەڕاستی ناکرێت بە ڕەهایی ئەو کرێکارە بێنێت خاڵی چێش هەتا سەرمایی وڵاتەکەش بە ئازادیە توانێت بیباتە دەرەوە چۆن بێنێت ئەمە سەزی بەخشینان لە باجەکان ئەوەی کە لەو کێشانە ئێستا هەرێم تووشی وە ئەگەر کۆمپانیەکان باج و خەراجی خۆیان باە وەختی خۆی بە دڵنیایەوە تووشی ئەو ئەزمە ئابووریش نابووین. ینی تۆ پێدوانیە ئەو یاسای وەبەرهێنانە کە کراوە چۆنەڵێ هەرێمی کوردستان لەم ساڵانەی دواترە بە تایبەتی دوای پرۆسی ڕزگاری عێراق لە 2023 بەدوا ینی پرۆژەیەکی وەبەرهێنان بڵین ئاوادانکردنەوە بە تایبەتی لە بواری بیناسازی ڕێگەوانە بەخۆی بینی ئەمەش کرێکاری ناوخۆ استیعاب ئەمەی نەکرد یان نەتوانرا تەنها ئەکتیفا بکرێت لەسەر کرێکاری ناوخۆ بۆی ناچار بوون کە بەو ڕێژە زۆرە و بەو شێوەیە کە دوجار ئێستا لە حاڵەتێکی قەیرانی لەم بڕگەیەکە ئێستا قەیران لە هەرێمی کوردستان قەیرانی داراوی ئابوووریە کاریگەری دروستکرەوە بەڵام ئەگەر ئەو حاڵەتە ئەم قەیرانە بە شێوە لە شێوەکان چارەسەرکرێ دواتر ینی ئەوە کێشەیەکە ئەوش فعلا بە دڵنیاییەوە ئێمە ئەڵێن کە یاساکە کە ئازادی کردو کۆمپانیەکانە بۆ ڕێژە کرێکار بێنێت بە چەند مەبەستێک یەکی لەوانێت زۆر جار دەستی کاری بیانەکەی بە هەرزانتر دەستکەوت بێت ئەوە یەکێکە لە بڵێن لەبەرەوەی
لە وڵاتی خۆمانە چۆن غەلایەکی معیشی هەیە لەوانەیە کرێکارێکی خۆمان ئەگەر بڵێ ڕۆژی بە 15,000 بکات بەڕاستی پێویستی حاجاتی هەر خەرجەکانی خۆیەکە کەسەکە ناتوانێت ئیدارەی پێ دوایە کۆمپانیەکان شەریکەکان بڵین ئەوە بەرهێنەکان زیاتر مەبەستیان بە کەمترین دەستکەوتنی کرێکارە بە دڵنیاییەوە بە کەمترین نرخیش بە کرێکار وە زۆرترین کات ئیشی پێ بکات ئەوانایەکێکە لە بەرنامەی خاوەن پرۆژەکان. بڵێ دوجار چه فشارێ بکرێ بە ئاڕاستەی پارێزگاری لە مافەکانی کرێکاران و ئەو چینەی کە کۆمەڵگەی کوردی ئێمە پێما بێ بەش چۆنەڵێ ڕێژێکی زۆر گەورێتی ئەگەر چی بە ئاسایی و داتاکی ورد نییە بەڵام ئەبیندرێت ینی وا هەستەکرێت دیارە لە واقعا کە ڕێژێکی زۆر ئێمە دەستی کار و کرێکارمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان چه فشارێ بکرێ بۆ ئاڕاستەی کە لە قازانجی ئەو چینە بشکێتەوە فشاری یەکەم ئەو کەسەیە کە معنیە بە ئیشەکە ئەویش کرێکاران خۆیانن ئەبێ خۆیان ڕێخەن خۆیان زیاتر داکوکی مافەکانی خۆیان بکەن گۆڕانکاری هەموو زۆربەی وڵاتان ئاگاداری لە هەموو جیهانە ئەو کرێکارانێک کە کەونە مانگرتن و ڕێپێوان و داوای مافەکانی خوانەکەن گەورەترین شەریکات ناچارەکەن کە بۆی مافەکانیان پێشێن نەکات و مافەکانیان باتێ لە ماوە شەریکاتی نەوتی کۆیتی بەهۆی مانگرتەکان توانیان موچەکانیان بۆ بگەڕێتەوە و ژێویان باشتر کرێت و ئەمانە گرنگە بەڕاستی یەکێک لە یەکەم کەس ئەوەیە کە خۆیان کرێکارەکان دوو دەوڵەتیش پشتیوانیان لێ بکات وەکو دەوڵەت نابێت بێڵێت ئەو یاسانەی کە بڵێن پێویستی بە تعدیل و بە چاکردن هەیە تعدیلیان کات چاکیان کات و لە خزمەتی کرێکارانە بێت بۆی کرێکارانیش خۆی لە ئاستێکی وایە ببینێتەوە کە ئەگەر بژێوی ژیانی باشتر بوو بە دڵنیاییەوە ئیش کارەکات یەکێ لەوانە کە کرێکی کەمی هەیە ئەمڕۆ ئیشەکە سبێنی ئیشی نییە ئەمە سەسێکی خراپە پێشتر لە یاسای دەستەبەری کۆمەڵاتیە ئەم پرۆژێک تەقدیم کرا بە یاسای ژمارە 4 ئەگەر کرێکار بێکار بوو بۆ ماوەی 6 مانگ بە موچەیەکی بدرێت لە ڕێی وەزارەتی کارەوە بەڵام بەداخەوە لە یاساکە غەڵەتێک لە پەرلەمان ڕوویە بە هەڵە نووسیانە لەسەر خەزانەی عامە خەزانەی عامەش تەڵان بەرپرسێتی وەڵناگرێت چونکە سنووقێکی خاص بەخوان هەیە لەو سنووقە خەرج کرایە پارە ناڕوونی دوجار لە ناڕوونی هاتووەتە بەدڵنیایەوە یعنی شتێکی ینی هەڵەیە کە ناتوان وا کابینەیەکی تریش گۆڕان نەیتوانێت تعدیلی دوو فقرەی قانونی بکرێ ئەکرێ بڵێن نیەتێکی جدی نیە ینی بۆ کابینەیەک ڕۆی خولێک ڕۆی هەر ئەمە بەدڵنیایەوە ئەوە گەر ئەوەی لە کابینەی پێشوو لەکان نەختێک هاتنە پێشەوە بەڵام بەداخەوە لەمانە ئەوەی تریش بڵێن پەردەپۆشکرا و هیچ چاکسازیکە لە دو دەرفەتە یان دو پرسیارمان ئەوە بێت کە ئەو کرێکارانەی کە لەسەر کارەکانیان بەهۆی پابند نەبوون بە مەرجەکانی سەلامەتیان بە هەر هۆیە بێت لە پرۆژە گەورەکانە زیاتر تووشی بڵین کارەساتی نەخوازرا و مردن یان کەمەندابوون نەبنەوانێ ئێوە وەکو لایانی معنی ئەوانە چیان بۆ کرێت تەنها ئەمە ئەوان مافیان پارێزراوە بێت لە دوای ئەوە بۆ خۆیان یان بۆ خانەوەدەکانیان خۆی هەر کرێکار لە کەتی تایبەت بێت یاسای دەستەبەری کۆمەڵاتیەک بێتەوە پێویستە زەمان کرێ زەمانیش بریتە لە پێدانی ڕێژێک لە موچەکانیان بە سنووقێکی زەمان بە ڕێژی لە سای حەڤە لە سای 12 خاوەنکارەیە لە سای 5 کرێکارەیەات ئەم پارێدانێ بۆ حاڵەتی توژبوون لە پێکان لە کارەکەیە لە حاڵەتی مردن وەکو ڕاژە ئەمانە بۆ پارەیە بۆ کرێکارەکە دانێت لەو سنووقات توانێت پارە سەرفکرێ گەر کرێکارەکە تەمەنی یاسایی تاواکە توانێت خانشین کرێ تووشی حڵتی پێکان بۆ درێ بە لەژنەی پزیشکی و ئەگەر ڕێژەی پێکانەکەی لە 35 بەرەو ژوور بوو خانشینی جوزئیە کرێت ئەگەر کەمتر بوو پاداشێکی پارەیە درێتێ و ئەوەشمان لەبی نەچێ ئەمە هەموو ئەو حاڵەتەنی ڕوودانی کاریشە بێ بە لێکۆڵینەوە بە دواداچوون بێت ئەگەر پێکانێک سەبەبەکە کرێکارەکە ئێحمالی خۆی بێ لە کەمتەرخەمی خۆی بوو بێ ئەوە مافەکانی وەکو ئەوە نادرێتێک کە ئەوەی کە بڵێن مسەبیبەکە بە ڕوودانێکی نەخوازرا بوو بێت و بە یاخود خاستن خاوەنکارەکەی پێداویستەکانی سەلامەتی کاری بۆ دابین نەکردبوو ئیجرات لەگەڵ خاوەنکارەکە تەنها بۆوانن کە تۆمارن لە کۆمپانیەکان ئەبێ هەموو کرێکارێک تۆمار بێ لە بەڕۆتی دەستەبەری کۆمەڵاتی چونکە یاساکە جاران بە ژمارە پرۆژێک ئەگەر چۆن تۆمارە بێت ینی چی بکات ئێستا لە بەڕاتی دەستەبەری کۆمەڵاتی لیژانەکانیان هەیە
و خۆشیانە بێ خاوەنکارەکان سەدانی بەڕواتی دەستەبەری کۆمەڵاتیکەن بۆ تۆماکردنی کرێکارەکانیان و ئەگەر نەشیکان لە ڕێگەی لیژنەکانەوە سەدانی شوێنەکان کرێکارە خۆی توانێت ڕاستەوخۆ بێت خۆی کرێکار دەتوانێت ڕاستەخۆ سەدانی بەڕواتی دەستەبەری کۆمەڵاتیکە بڵێ من لە فلان شوێنی شەکەم ئەوقتە دیژانەکانی پشکنی دەچن سەدانی شوێنەکەکەن و وەقع حاڵکە بینیان ئەوانە بیرفێل کرێکاری و پرۆژیان نەبێت دەستەبەریان بۆ بکرێت ئەوە زۆرترین ژمارە ڕێژە تۆمار کراوە یان ژمارەشی وانی بۆ شێوێنی خۆی هەموو وەختێک خاوەنکار هەوڵەیە لەبەرەوەی کەمترین خەڵک دەستە بەرکات بۆ ئەوی کە لەبەرەوەی لە سەرماکی کە نەبێتەوە بەڵام بە هەر حاڵ ئەبێ دەستە بەرکرێن بەس کرێکارێک چۆنەڵێ کاری ئازاد دەکات ڕەپت نییە بە کۆمپانیایەکەەوە بڵێن بینین زۆربەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان ینی کاریان وایە ئەوەش یەکێکە لە کێشەکان کە ئێمە کرێکارمان هەیە لە پێڵێن کرای بیناسازی کە زۆر جار لە پرۆژەکانە تۆمار نەکراون ئەمڕۆ لە بیناکی کەتی هاوڵاتەکە ئیشەکە لەوانەیە دە ڕۆژ 5 ڕۆژیشی هەبێ ئەمانە یاساکە بەداخەوە نەیانگرتوونەتەوە تا ئێستا حقیش بووە بیان دەستەبەر بکرانە پێشتر بەڵام تا ئێستا کاریان بۆ کردو بەوکو پرۆژێک تەقدیم کرا بە ئەنجومەنی وەزیران بەس نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەم دەرفەتدا سپاس بۆ بەڕێزمان دومان کردی بەڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی فشار کە تایبەت و بە دۆخی کرێکاران و گوزارانیان لە هەرێمی کوردستان لەگەڵ چەند بەڕێزێک معنی بە کاروباری کرێکاران و ڕێکخرا و سندیکا و ڕێکخراوەکانی تایبەت بە بواری کرێکاران تا بەرنامە دەرفەتێکی تر بەخوای گەورەتان نسپێرین خواتان لەگەڵ